بەڵگەمان یەکەم تەوەرمان باسی ڕۆژی جیهانی هەنگەوانانەکەین، یعنی کابینین هەنگ بۆ خۆی یەکێکە لەو مێروانەی کە گرنگی و تایبەتمەندیەکی یەکجار زۆری هەیە. ئەڵێن ئەگەر هەنگ لە هەر ناوچەیەک ڕێژەی بەرەو کەمبوونەوە ڕۆشت ئەو بزانە ژیان بەرەو کۆتایی ڕوە، چکە پەیوەستە بە ژیانی مرۆڤ. بۆیە زۆر جار ئێمە باسی واکەین کە تا چەند گرنگە گرنگی بە هەنگ بین، بە بەخێوکردنی هەنگ بین و بە هەنگەوانان بین. ئەمە سێ بابەتی زۆر گرنگە، هەنگ و هەنگەوانان و شوێنی پەروەردەکردنی هەنگەکە. یعنی هەر تەنانەت من میوانە کە بە ڕێزەکەم وەستاوە ناتوانم زیاتر قسەی لەسەرکەم بۆی کە جەنابی هاو ئەو کاتەکە ئیکەم بە کۆمەڵە پرسیان لەسەر بابەتی هەنگ و هەنگەوانانش زۆر بەڕێز پرۆفیسۆری یایدەدەر دکتۆر ئەحمەد حەمامی شارەزا لە بواری بەخێوکردنی خزانگا. دکتۆر جان فەرموو ببوورە تۆزێکیش بە پیوەستای زۆر زۆر بەخێر بێت. خۆشحاڵین بەنی بەڕێز زۆر زۆر بەخێر بێت. بەخێر بێت دکتۆر. بەخێر بێت دکتۆر. بەخێر بێت. فەرموو. بەخێر بێ دکتۆر، زۆر زۆر بەخێر بێ. ئەم کتێبەی جەنابەت بۆ هێناون دەستت خۆش تر بۆ ئێرە بێ بۆ خۆتان بێ بۆ مەکتەبەی نووسینگەی وڵاگەری تر دوای بۆمان بنووسێخین ناو کتێبخانەی کورساتەوە زەمەنی لانەخان بوو لەگەڵ کاگاری ئالەسا لەسەری بدوێن شتێک وەڵام کاتێکە هەنگە وایە زۆر باشە سەر گۆڵانای کتێبەکە بخوێنەوە عەزیەت کێشە. وەڵا بەدڵنیاییەوە کامە لەوانەیە کتێبێکی زۆر تایبەت و گرنگ بێ، زۆر جوان ناونیشانێک و یعنی حەقی خۆیەوە تێکاڵێ هەنگ مێرووە زێڕینەکە کەواتە هەنگ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. دکتۆر با هەر من لەوە دەست پێ بکەم بەر لەوەی باسی ڕۆژی جیهانی هەنگەوانان بکەین، چ پێناسەیەک بۆ هەنگەکەی؟ وەڵاهی ئەگەر تاکو فەرموو من هەر لە کتێبە ناونشانی کتێبەکەوان کە نووسیمە زۆری بۆ گەڕام وتم چی ناو بنێم، بەڵام کە بیرم لێ کردو و بە حکمی ئەوەی خۆشم مامۆسای پەروەردەکردنی هەنگم لە هەنگ بووم، ئێستا خانەنشینم لە زانکۆی سلێمانی لە کۆڵێجی کشتوکاڵ، بەڵام لە زەمەنی با بڵێن 1970ەوە کە 1976ەوە کە تەخەڕوجم کرد لە بواری هەنگا ئیشم کرد وەکو موعید، دوایی چووم بۆ ئوسترالیا ماسەرەکەم لەوێ تەواو کرد، بەڵام هەر دانەبەڕام لێ ماسەرەکەم تەمان لەسەر گەنم بوو. دوایەوە هاتمەوە دکتۆرەکەشم لەسەر شانەی ڕووەک بوو، بەڵام وەکو هیوایەت هەر لەگەڵیا بووم. ئیتر چوومە ناو مۆزوعەکەوە. ئێستا لەوانەیە هەندێک پرسیارم لێ بکەن لەسەر بابەتی پسپۆری وردی خۆم، نەتوانم وەکو ئەوە وەکو هەنگ پسپۆری هەنگ جواب بمەوە بۆ بە حکمەوەی لە هەنگەکە دایمە بە دوواداچوون کردو بۆ ئەو سەرچاوە زانستیانە و یا مەسەلە لەگەڵ کۆڕ و کۆبوونەوە و ئەمانە خۆشم وەکو هاوێیەک یا وەکو شارەزایەک وەکو ئارەزوویەک هەر هەم بووە. جا بۆیە زۆر گەڕام بۆ ئەیش برادەران بەڕاستی زۆریان لێکردن، برادەرانی شاخ بە تایبەتی ئەو عانەکچوون بۆ شاخی گۆیژە شاغڕەویمانە کرد، وتیان بۆ دکتۆر بۆ کتێبێ نانووسی لەسەر هەنگ. منش بەلامەوە تۆزێ قرس بوو، بەس چەند برادەرێک لەسەر و هەمیانەوە کە زۆر هاندەرم بوو یارمەتیشی یام مامۆستا کاکامەران سوبحان بوو و زۆر بیرم لێ کردەوە نای بنێم چی کە بیر لە هەنگەکەیتەوە وەکو پێناسەیەکی بکەی بەڕەئی من بە بۆچوونی من گوناحە ئەگەر لەوە زیاتری نەیتی لەو ناونیشانە وەکو چی وەکو مێرووە زێڕینەکە. بەڕاستی ئەو ناوە هەڵەگرێ مێرووە زێڕینەکە لاوانەیە ئێستا لە چوارچێوەی باسەکەمانە چینە سەری باسی بکەین. هەرەوە ئەگەر ئازێت کێشی هەر سەرەتا با لەمەوە بزانین کە بۆ مێرووە زێڕینەکە بۆچی لە هەمووی مێرووەکانی تر کە بۆ پیتاندن بەکاریان لە سروشتا تەمە ئەنواعی پەپولەیە ئەمە زەحەتە زەردەواڵە زەردە زێڕامانە خوان وەکو پیتێنەر جۆزنەوە هەڵاڵە بەبێەوەی بە قاچانەوە ئەلیچێ، بەڵام هەنگ لە هەموویان زیاتر ئەو ڕۆڵە ئەبینێ. هەنگ لە سا هەفتا بۆ هەشتای ئەو بەرووبوومانەی کە مرۆڤ
بۆ خواردن بەکاری ئەهێنێ یعنی یەکو لە پارۆکانی لە پاروی مرۆڤە بۆ خواردن بەکارهێنێ هەنگ ڕۆڵە بینێ لە پیتاندنی لە گواستنەوەی هەڵاڵە لە بەشی نێرینەوە بۆ بەشی مینە کە تۆ هەڵاڵەی گواستەوە معنای ئەو گوڵە پیتێنرا کە وتی پیتێنرا یعنی بوو بە بەرەگرێ لە دواییە ئەو بۆیە ئەو ناوی لێنراوە. باشە دکتۆر ئەتوانین پرسیاری ئەو بکەین بڵین هەنگ لەگەڵ هەنگەوان کەی هەنگ خۆی لە سروشتی خۆیە ژیانێکی تایبەتی خۆی هەیە سروشتێکی تایبەتی خۆی هەیە ئەمە زانی شامان هەیە شێوازی ژیانیانمان هەیە چۆن ئەتوانن شانەکان دروستکەن هەمووی پلانی بۆ دانراوە ئەم ژیانە هاتە دەستی مرۆڤ بوو بە هەنگەوان بۆ بەخێوکردنی هەنگ ئەتوانین بڵین مێژوویەکی دێرینی هەیە هەنگەوان بەڵێ تەمەەن هەنگ هەر جۆرێک نییە ئێستا ئەو جۆرێک کە هەنگوین دروستەکە پێوتی ئەپیز میلیفێرە بەڵام 20,000 جۆری هەنگ هەیە لە جیهاندا اینجا ئەمەش لە چیەوە دەستی پێکرد تەوان نەگە تۆ بیر لە ڕابردووی لە کێوە هەیە هەنگوین لە پێش 3,000 ساڵ لە ناو لەگەڵ هینی مۆمبیا هینی پێکراوە پاشای فرعونەکانی پێکراوە 3,000 ساڵ پێش ئێستا تبی لەو کەرەوە کە هەنگ وەختی خۆی لە کێوە دروست بووە با گەباسی دروستبوونی هەنگوین هەنگ بکەین هەنگ ئەڵێن باپیرە گەورەی زەردەواڵەیە سەرچاوی زانستی بۆی هەیە بڵێ ئەوەیە سەردەواڵەیە بۆ بەڵام سەرچاوی دینی تۆزێ جیای ئەکاتەوە ئەوە نییە مەخلوقێ بێ یاخو زیندەوەرێ بێ کە یەکسەر دروست بێ لە خۆیەوە ئیلا بم بە چەند قۆناغێکی گەشەکردنە ڕۆشتووە سەردەواڵە بووە با بڵێن خۆی ئیتر لە باران و لە ڕەشە باوشت خۆی لاوە لە پڕکە کەوتوتە سەر گوڵێک بەڕێکەوت سەر گوڵەکە تەمەشای کردووەمە هەڵاڵی تایە و شتێکی تایە شیرینە هەوڵەیە بیگاتەیە وردەوە دەیتر بە سەدان و هەزاران ساڵ ئەم لمۆزەی هەنگ کە درێژترە لەوانی تر هیچ مێرویەک ئەو لمۆزەی نییە بۆ هەڵمژینی ئەو شیلەی گوڵە کە لە قاعیدەی گوڵەکایە کە لە خوارەوەیە هیچ مێرویەک هەنگ هەیەی جازەداوەڵە گوای ئەمە گەشەی کردووە تاکو لمۆزی درێژ بووە تا قاچەکانی وای لاتووە گەشەی کردووە زانستی گەشەکردن وای لێ کردووە ببێ بۆ هەنگەی کە ئێمە ئەیبینین جا توای لێ هاتووە کە باشترین مێرو دەرچێ بۆ پیتاندنی گوڵ دکتۆر لە ئێستادا ئەوترێت کە مەترسی لەسەریان هەیە بەسەرچاو ئەوترێت کە لە ئێستاە مەترسی لە ناوچوونیان لەسرە ژمارەیان هەتاکو دێ خەریکە کەم ئەکا لەبەر گۆڕانکاری ژینگەی یا لەبەر ئەوەی کە قڕکەر مرۆڤەکان بەکارهێن بەڕێزت پێمان بڵێ ئەمانە چۆن بوونەتە هۆی مەترسی بۆ ئەم مێرووە بەڵێ زۆر ڕاستە ژینگە ئیکۆسیستەم یاخو سیستەمی ژینگە کاریگەری زۆری هەیە لەسەر حتا ئیشی ئێمە وکو هەنگەوانان سە من خۆم قەیناکە مامەساعکی زانکۆ بووم و خانشین بەڵام ئێستا شار بۆ ئەوی زانستەکەم بیر نەچێتەوە سندوقێک هەنگن لە ماڵەکەی خۆم لە گوندی ئەڵمانی دوو داناوە هەر وەکو هیوایەتە و ئارەزویەک بۆی لەگەڵ یابم تر جای وایە کاچم بۆ فەحەس دوانوسیان پێمەوەیە بەڵام ئەوەش کردومە بە ڕۆتین بەلامەوە زۆر قرس نییە دکتۆر ئەحمەد ئەگەر قسەکە و لەبیر نەچێتەوە بمبورە باسی پێوەدانی هەنگر کرد زۆر کەس ئەڵێڵێ بۆ نمونە ها باخیە یان هەر وەکو بەڕێزت سەرقاڵی بەخێوکردنی هەنگەوانە ئەڵێ چەندانێک پێوەدام تاکو چەندێک ئەم ڕێژەیە ئاساییە یا ئەگەر ژمارەکە زۆری کرد چی بکەن؟ ژمارەکە خۆی ئینێکی زانستی هەیە بۆچوونێکی زانستی هەیە کوتان چارەسەرکردنی ئازاری فەقەرات و باڵێن پژێشە و ئەژن و ئەمانە بە عیلاجێکی سروشتی چارەسەرێکی سروشتی بە پێوەدانی هەنگ جاوەدا 50 دانەی یاوە 50 دانە وەڵام بە کۆرسە مەسا ئەمڕۆ دوان سوێنێ سیان دوو سوێی چوار
پێێتەوەیەوە بۆ دانیا بەڵام ئەگە تۆ چیتە ناو هەنگەوە عشوائیە تر تۆ عفەوی ئەچیتە نایەوە پێێتەوەیە جا لێرا پێوەدانەکە ئەگەر بتوانی من خۆمی شەکەم لەوانە مەگەر یا بە دەموچاو مواگام لێ نەبێ هینم کڵاوم لە سەرانە بێ یا بەدلم لە بەرانە بێ ئەجینا دەموچاوم نەیا بە دەموچاومەوەی تر جۆ نامێ چ زۆکە دەرناهێنم چ زۆکە دەرنەهێنی ژەهرەکە زیاتر بە ناخوێن تا بڵاوە بێتەوە ئیسفادەی زیاتری لەکەی ئەگە بێتە سەر سوودەکانی ژەهر بۆ ژاری هەنگ بۆ مرۆ زۆر زۆرە من زۆر بە خێرایی ئێڵم مەسەلا دەرکەوتووە ڕۆڵی هەیە لە چاکبوونەوەی سەرەتانە خانە شێرپەنجەیەکانە کوژەیە ئەمەشە بە تاواتی ئیسپات نەبووە بەڵام لەوە ئەکات دووهەم بۆ نەخۆشی ئایدز باشە بۆ ئازاری جومگە ئازاری فەقەراتی پشت بۆ چالاکردنی سووڕی خوێن بۆ زیابوونی مەناعە لە جسمی ئینسانە ئەمانە هەمووی باشە جاکە تۆ چ زۆکە یەکسەر دەرێنیت ئەوە معناوە نەویشتووە تۆ ئەو سێ جووت چیسی ژەهر لەگەڵ چ زۆکایە کە ئەچێتە ناو پێستەوە ئەو سێ جووتە ئاوا گرژە بن پاڵی پێوەنێ خۆی بەتاڵ کاتەوە چ زۆکە بەتاڵ بێتەوە ئەچێتی کوێچێتە خوێنتەوە ئەگە تۆ دەری بێنی فڕێ جاوانە کە بەتاڵ بۆی تر ئەینێکی باش وەرەگری جا ئەگەر پرسیارم لێکی بڵێ تا ئێستا خۆت چەند سەلوانەی خێزانەکەم گوێی لێیە کە ئەو فریامکە و لەو کاتاکە چوومە ناو هەنگەوە من وەها چووم کە پێویستیم بەوە نەبێ بەسەر کەڤەرەکەیم هەڵایەوە تەمەشایەکی کەم یەک ئیتارم بەرز کردەوە لە دەستم کەوتە خوارەوە کە دەستی کەوتە خوارەی تر کافیە هەنگ بوروژێ نازانمە چییە و چیە نییە ئەلا کولین هەنگەکە و ڕوژالێم هەتا چوومە ژوورەوە دوایی چزۆکانی بۆ دەرێنام خێزانەکەم 32 هەنگ پێوەی یابووم بەڵام ئیتر ئەگە حەساسیەتە نەبێ ئەوە شوێنەکەی ئەخۆی و تۆزی ئاوسەیە ئەم تۆزێ خرپ نەبێ دەسروشێت بەڵام ئەوە بۆ ئێمەمانان کە هەنگەوانین لەوانەیە تا بڵم تا ڕادێک ئاسایی بێ بەڵام بۆ کەسێک کە هەستیار بێ بەرامبەر پێوەدانی هەنگ زۆر زەحمەتە بە یەکێک لەوانەیە جای وایسە مامۆسایەک لە کەلار بە یەک هەنگ پێوەدان کۆچی دوایی کرد بۆ چونکە خۆی هەستیار بوو بەرامبەر بە زەهر لەبەرەوە بێ و جۆرە کەسانە دایمە خۆیان پارێزن لە چوونە ناو هەنگەڵانەوە. دکتۆر زۆر کاتەڵین هەنگ بۆ خۆی زێڕێکە هەم لەوەی هەنگوی نێمانەیەتێ هەم لەوەی خۆشی ئەگەر جەنابەت ئاماژی پێی سوودی هەیە بۆ جەستەمان. بابینە سەر بابەتەکەی ئەمڕۆمان باسی هەنگەوانەکەین کە ڕۆژیشان بۆ دیاریکردوون بەخێوکردنی هەنگ و هەنگەوان لە هەرێمی کوردستانە لەکێوە بووە پیشەیەک و کۆمەڵێک کەس بە هەنگەوە خۆی سەرقاڵ کات. بەڵێ خۆی 26 پێنجە هەموو ساڵێک ڕۆژی هەنگی پێڵێن لەو کاتەشە لێرە بوو لە شوێنێک پیان وتم بەڵام بەخوان نەمەویزی تر پێرێ ئەو خوشکە تەلەفۆنی کرد تی بەخوازی لێنانم هەر تەلەفۆنی بووەکەمەوە ئینایمە تکە گەیشتە تەمەنی خانەنشینی تۆزێ دوورەکەیتەوە لە واجهە و ئەمانە بەڵام وتیان ئەمە ئیمڕۆ وایە و ئەمێوات ناوی وتم ناوی دوو کەسی ترتان ئێمەیە ڕێن دەکەون نەیهێشت هەلاکولین لێرە هەنگەوان بکە دکتۆر هەر سوور بووە ئەڵم دەستی خۆش بە کە سوور بووە لەسەرەوەی کە بەڕێزت لەلامان بێ بۆی کە زانیاریەکانی بەڕێزت گوێمان لێ بێ زیاتر بژی سواسانەکەم هەنگەوان وەکو پیشە بۆ بە پیشەگەری لە کوردستانە لە هەرێمی کوردستانە لە هەموو شوێنێک وای هاتووە تقریبان ئێستا گەل لێم بپرسن بڵێن چەند هەنگ هەیە لە کوردستانە دوێنێ شەو زۆر دوێنێەوە زۆر تەماشای سەرچاوام کرد و دوای دووشت خاڵم بیرخەنەوە هەر لەسەر ژینگە و هەنگ لە بابەت ئانیشتاینەوە ئەویتیشیان لە بابەت میسڵەکانەوە کە چیان کردووە بۆینەوە بیرم چکە هەردووشی تەسەوڕەکەم ئێشتا خەڵک زۆر گوێی لێ نەبوو بێ تا ئێستا ژمارەی 350,000 هەنگ یاخو وا بڵێن خەلیە لە کوردستانە هەیە نزیکەی 8,000 و زیاتر
هەنگەوان لە کوردستانە هەیە جا ئەمەش هەموو و پیشەگەری خەریکن ئێستا من لە کاتێ دەستمەوتۆ لە محازەرەمەوتۆ لە کۆلێجی کشتتوکاڵ تەلەبەم هەبووە ئەمە کۆرسی دووەم ئەماوتەوە بەهارە بۆی لەگەڵ کاری هەنگا بگونجێ چالاکی هەنگا بگونجێ تەلەبە هەبوو ێشتا تەخمانی 5 تاونەوە تەخەڕژنێکە لە مامۆستا 2 سنووقم کڕیوە ئەوە بەلایەوە شتێکی خۆش بووە کە ممارەسەی کە تەلەبە هەبووە ئیشەکەی تەواو بووە خوێندەکەی تەواو کردو یەکسەر بووە بە هەنگەوان ئەمانە خۆی لە خۆیان هاندەرە پرۆژەیەکی بچووکە وە خزمەتکردنی گەنج لەم ڕۆژە وەڵامی تر ئەبێت پاڵپشتی حکوومەتیشی لەگەڵا بێ بەڵام بەداخەوە پاڵپشتێکە وەکو پێویست نییە جا بێنەوە سەر ژینگەکە با لە مۆزوعەکە دەرنەچین کێشەی هەنگ چییە؟ کێشەی هەنگ ئەوەیە کە باسیەکەی مەسە من لەوانەیە هیچ مبالەغەیتیان نیە شتەکە و خۆ هەڵدان نییە بچمە ژوورەوە بەبێم لە اختصاسەکەی خۆمە پلانتیش و کاڵچەر ئەگە محازەرەکان لەبەر دەستمان نەبێ بۆ بیرخستنەوەی سەرەتداوەکان تۆزێ زەحمەتە متابعەکەم بەردەوام 2 ساعات قسە بکەم بەڵام ناڵم گرەوەکەم بەڵام ئەتوانم 4 ساعات ئەم بەرنامەیە تا 11 ئێوە دوام تا 11 دانیشتوان باسی هەنگکەم بۆ چونکە ڕادێکێشێ چ من زانیاریەکانم بیرەکەوێتەوە چ ئێوە سەرنجڕاکێشە بۆ ئێوە کە باس کرێ ئالاکولین بەڵام ژینگە دیسانەوە دەرنەچین ژینگە خۆی کە باسی ژینگاگەی کەش و هەوا ئەگرێتەوە ژینگە خاکە ئاوە هەوایە جا هەواکە پیس بێ ئاوەکە پیس بێ خاکەکە پیس بێ ئەمانە هەمووی کاریگەری لەسەرچی ئین هەیە لەسەر بەخێوکردنی هەنگەیە هەنگ کە بە دوای گوڵە ئەگەڕەیە ئەو گوڵە لە چۆ ڕواوە لە شوێنە ڕواوەکە لە خاکایە لە چۆ گەورابێ گەشاکە لە هەوا گەشاکە پێویستی بە چی هەیە پێویستی بە ئاو هەیە بدرێ ئەمانە هەمووی پێڵکێشە لەگەڵ یەکتریاکو تۆڕێک وایە جا ئەگەر ئەمانە چکامیان پیس بوو دەسی لەسەر هەنگەکەکە هەنگەکە کە شیلەی گوڵەکە کە گوڵەکە مەسەلەن موبیدات با بڵین قڕکەری شیمیاوی ڕشت من لەم ناوە ئێمە لەم ناوە 4-5 هەنگەڵانمانەیە کابراایکی جوتیا لەولاوە شێڵگەیەکی هەیە بە ئارەزی خۆی قڕکەری ڕشت و پرژانێتی بەسەر بەرووبوومەکانیا ئەمە خۆی ڕێگرە لە ئێمە خۆشی لەوانەیە قڕکەرە ئیشی لەوانە بێ کە هەر زۆر خەتەرە چ بۆ مرۆڤ چ بۆ ئێمە بۆ ئێسش قڕکەر هەیە لە هەرێمی کوردستان بەکاریە کە مەمنوعە لە لیستی قەدەغەکراوەکانایە بەڵام کابراایکی جوتیار نازانێ بۆی ئەڵم پاڵپشتی حکومەت ئەبێ حکومەت ئاگای لێ بێ ناڵم ئەمە زۆر بڵاوە نە بەڵام ئەڵم بە کەمیش بێ هەر ترسی هەیە و هەیە اینجا لەبەرەوە کە ئەو قڕکەرە ئەڕژەیە بەسەر هینەکانە ببوورە بەسەر شوێنەکانە و بەرووبوومەکانی خۆیان هەنگ ئەو نازانێ ئەو 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر ئەچێت و یەتەوە یعنی ئەکاتە نزیکەی 6 بۆ 7 کیلۆمەتر ئەم سەرەوە سەر ئیلاگە بێ ئەچێت لەو شیلەی گوڵە یا ئەو دارانە بۆ نمونە قڕکەری پیاکراوە پرژێنراوە چییەکە شیلەی گوڵەکە کۆکاتەوە شیلەی گوڵەکە ئۆڕەدی چییە؟ پیس بووە بەو قڕکەرە یەتەوە ئەمە بێتەوە چی؟ پیسبوونی ناو شانەکان لەگەڵیە کاتێکە زانی خەلەکە هەمووی قڕکەر لێیاوە ئەمە هەمووی کاریگەری خۆی هەیە قڕکەریش نەبێتەوە ئەم لەم کاتا باسی ژینگەی کوردستانەکەین ژینگەی کوردستان لە زۆر شوێن پیسترە بۆ ئەم بردومانە و ئەم درۆن و ئەم فڕۆکە و ئەم قەسفانەی کە ئەکرێت لە دووەلی با بڵێن دەوڵەتانی دراوسێەوە بۆ سەر شاخەکانی کوردستانی تر لە هەڵگورد و لە زاگرۆس و لە مەنتیقەی قەراق و زەرجۆز و هەمووی بگرە ئەمانە هەمووی ترسی هەیە لە چییە؟ ترسی هەیە لەوەی کە هەمووی مەوادی شیمیاویە و هەمووی مەوادی تەقینەوەیە کە ئەمانە CO2 زیاکە کە CO2 زیاکە کاربۆنەکە لە هەوا پیزە ژینگە پیزە بێ نەک هەر بۆ هەنگەکە هەر بۆ خۆشمانکو مرۆڤ بۆیە مەفروزە ئاگاداری UN و ئەمانە بکرێتەوە وفودی خۆمان
يعني سەردانی شوێنەکان بکات لە دەرەوەی وڵات بۆ ئەوە وەلەو سوودی نییە من دەزانم بەڵام ئەمە بۆ ئاگادارکردنەوەیکە کە ئەوەش تاسیری هەیە لەسەرەوە ئیتر ئەو ژینگەیە کە پیس بوو هەنگەکەش تووشە بێ مەسەلە بۆ نمونە ئەوەجا لە ساڵی 2006ەوە ڕوویە لە ئەمریکا CCD Colony Collapse Disorder یعنی لە ناوچوونی پورەی هەنگ بە شێوەیەشی ناڕێک و پێک کاتێک بە خۆیان زانی خواردنی شێ لە ناو سنووڕەکە تەماشاکە بەس یاوەتا هیچی تیا نەماوە خواردنەکە بەجێماوە یاوەتا بەس مەلیکە ماوە ئیشکەرەکان چوونەتەر نەگەڕاونەتەوە یەکێ نەبوو دوان نەبوو کە هیچتا ئەوەی 1.5 ملیۆن و 2 ملیۆن هەنگ لە ئەمریکا تیاچوو وردەوە دەزیایی کرد زیای کرد گەڕان سەبەبەکە بدۆزنەوە هەندێک سەرچاواڵ ئێمە کە عەلاقەی بە ژینگەوە هەیە ئەڵێمە تاوەرە ئینەکانە بۆوانی تەیاری یاخو تەیاری کەهرۆمغناتیسی دروستەکەن یعنی مۆبایل لە عالەمە نەکە لە ئەمریکا یاخو کارەبا زەختی عالی تاوەرەکانە لە خۆشمان هەیە ئەمانە زەبزەباتی دروستەکە کە GPS هەنگەکە تێگەیە کە GPS هەنگەکەی تێگە هەنگەکە سەری لێ ئەشێوێ چۆڕێکێتی بگەڕێتەوە بۆ ناو سندوقەکەی خۆی لەبەرەوە گەڕانەوەی زەحمە دەبێ تەماشاکەی لە دەرەوە ئەمرێ بەبێ خواردن و بەبێ ئەوەی سەر لێ شێواوە ئەژمارەیەکی زۆر مرد وتیان نە ئەمە مۆبیدات ئەمە سەرچاوی ئیشەکەیە وتیان نە دوای وتیان ڤایرۆسات بڵاوبۆتەوە دوای وتیان مشەخۆرەکان وەکو نۆزیما و لەگەڵ ڤاروواکە ڤاروا باڵەقتێنەرە وە ئیلە ئاخری ئەسباب زۆرە بەس یەکێ لەوانە کە هەیە ئەڵێن تاوەرەکانە کە لە ئەمریکا و ئێساش لا خۆمان تاسیری خۆی هەیە ڕاست ئەی بەداخەوە دکتۆر ئەگە بە کورتی عەزیت کێشی باسی ئەوەت کرد کە لە ڕەوانگەی ئەنێشتن و هەروەها یەکێکیش مسری کۆن ئەم دوو ڕەوانگەشمان ئەگەر بۆ باسکەی کە چ پەیوەندیان هەیە بە هەنگۆ بۆەوەی کە کۆتایی گفتوگۆکە من بە بابەتێکی ئەو دوانە چی و چی بوو باست کرد لە بیرت خێنەوە بۆ بابەتەکەی ئەنێشتن و مسری کۆن بەڵام ئەگەر عەزیت کێشی بە کورتی پێمان بڵێ دکتۆر باش ئەنیشتاین خۆم هەتا دوێنێ شەو لە هەچ مقابلەیەکە لە محازەری تەلەبا بە فەخرەوە هەموو کاتێ باسم کردووە لەسەر تەختەکە ڕسمەکەی نیشانیشم دانا کە سەر تەختەیەکی سەوز باسەکە بە حساب بەڵام دەرکەوت دوێنێ شەو لە ئینتەرنێت زۆر گەڕاوتم باگەر ببێ شتێکی تازەم پێ بێ دەمەشاکەم ئەڵێ ئەمە ئەفسانەیە ئەسڵ و ئەساسی نییە ئەمە دروستکراوە بە ناوی ئەنیشتاینەوە ئەنیشتاین دەڵێ چی با بگەڕێنەوە سەرچاوەکە بۆ وتەکەی ئەنیشتاین ئەڵێ ئەگەر هەنگ نامێنێ لە ماوەی 4 ساڵە سەرگۆی زەوی بە شەرێتیش نامێنێ بۆ خواردن نامێنێ واو ئەمانە بەڵام سەرچاوەزان سێکە بە چی جوابی یاوەتەوە ئەڵێەوە ئێماڵێن ئەسڵ و ئەساسی نییە بۆ هەنگ مەسەل مەسوولە لە هینا لە پیتاندنی باەم و جۆز و بلوبێری و ئەمانە یا هەندێک سەوزە و میوە بەڵام قەت مەسوول نییە لە پیتاندنی گەنم و جۆ و برنج و گەرمەشامی ئەمانە کە خواردنی سەرەکی ئینسانن کە ئاسایشی خۆراک لە جیهانە ئەپارێزن ئەمانە بە هەوا ئەپیتێنن هەڵاڵەکە هەوایی ئەیگوێزێتەوە لەبەرەوە ئەڵێ ئێمە ئیمان ماقەت بەو وتەی ئەو نییە ئەمە یەکیانین بۆیە واڵم بۆی هەموو برا هەنگەوانەکانیشم تە دووبارەی نەکەنەوە ئەستا چاوەکە شاویست من لە مۆبایلەکە خەزم کردووە بۆیانە نێرم ئەمە یەک دوو ئەوەی دووهەم باسی مسرە مصر پێش چەند ساڵێک تەمان هین مصر نعفو سعودیە خۆتە زانن سعودیە سەحرایەکی زۆری هەیە گەورەترین سەحرای هەیە لە ئاسیا و ئەفریقیا ئەگەر هەڵە نەبم ئەمە وردە ڕۆژ بە ڕۆژ ئەم سەحرایە زیایە کرد بوون بە بیابان بەچی بۆی کە تەپوتۆزەکە هەوای گوێزێتەوە بۆ شوێنێکی تر زیاد بوو تەمە ئەم بیریلەوە کردو ئەگەر دەباتاتی سەحراوی تایە ئەگە باران بەرێ ئەوانە ئەبوژێنەوە بەڵام ئەوانە کەمن
چۆن ئەمە زیاکە نەباتاتی سەحراوی تری هێنا بۆ بژانەوە ئەم ئەگە نەباتی سەحراوی هیتر بێنێ و گڵی بۆ بێنێ و ئاوی بۆ دابین کە بۆ چەند مەساحەیەکی بەرچاو ئەی پێویستی بە چی هەیە بۆ پیتاندن پێویستی بە گوڵەکە هەیە بە هەنگەکە هەیە هات مەشروعەکەی گەورەکە من لەگەڵ گەورەکردنەکەی ئەوە مۆزوعەکە فراوان ناکەم باسکەم بەڵام مۆزوعەکەی ئینەکەی کرد مەساحەکەی گەورە کرد بە چی بەوەی بە مەلاین هێکتار کاڵی هێکتارێک کولی هێکتارێ 10,000 مەتر چوارگۆشەیە بە مەلاین هێکتاری برەو پێدا و گەشەی کرد و نەباتی بۆیە ناو ئاوی بۆ تەرتیب کرد و ئەمانە لەگەڵ ئەم پرۆژە گەورەیە 20 ملیۆن هەنگ لە ناو سنووقی چاک پارەیەکی باشی تیا سەرف کرد سنووقەکانیان هینی تیابوو تەبریدی تیابوو بەس هێنانیان لە خارجەوە بۆ ئەوێ لە چەند وڵاتێکەوە هێنای هەنگەکە لە ئەوانی سەحرانەیە لە ئەردەنەوە لە سۆماڵەوە لە جیبۆتیەوە لە شوێنی تر هێنان لەوێ داینا 20 ملیۆن هەنگی بەرای ئەو نەباتەکان ئەوەنگی تر زیای کرد کە زیای کرد ئەم فریاکەوت ئاوی بۆ زیا کرد اینجا بەحزێ شوێن گڵی بۆ هێنا وای لێکرد ئێستا بۆیە ناوی ناوە حیزام الأخضر شتێنێکی سەوز لە سعودیە حکوومەتی سعودیە ئاوا بیری کردووە لە داهاتووی ئەو وڵاتە دەستەکانە خۆش بێت دکتۆر زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیارەکانت ئێمە زۆر خۆشحاڵ بووین زۆر بەخێر بین زۆر سپاس بۆ ئێوەش ئەزیەتمان و خۆشحاڵ بین